بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله نبينا محمد وآله وصحبه وسلم أجمعين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. بنراني عزيز خوشويست، سلام ورحمة وبزي ومهرباني خوي پروردگار لهمو لايكتان بيت. خۆشحاڵم بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە لە بەرنامەیەکی تری پاشێوی پەیام. خوازیارم ئەم بەرنامەی جێی سوود و کەڵک بێ بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست. داواکارم لە خۆی پەروەردگار لێمان قبوڵکە و باشتر شارەزامان بکە لە ئاینە پیرۆزەکەی خۆی. خۆشەویستان، پاشکەمێکی تر ئێوەی بەڕێز و خۆشەویست دەتوانن پەیوەندی بە بەرنامەکە بکەن و پرسیارە شەرعیەکانتان ئاڕاستە بکەن، پشتیوان بە خۆی پەروەردگار لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستدا دەبین. بەڕێزان، لەم ئەڵقەیەدا باس لە چینێکی تر ئەکەم کە لە ئەو چینانەی کە شەریعەتی پیرۆزی ئیسلام ڕێگەی داون کە بە ڕۆژوو نەبن و لە کاتێکی ترا ڕۆژەکان بگێڕنەوە. ئەوانش بریتین لە ئافرەتانی دووگیان و هەروەها ئەو ئافرەتانی کە شیر بە منداڵە دەن. هەڵبەتە شەریعەتی پیرۆزی ئیسلام یاسا و ڕێنمایی تایبەتی هەیە سەبارەت بەم جۆرە کەسانە. لە سەرەتای ئەمە ئەو بڵێن بەڕێزان، ئەسڵ وایە لە حکمی بەڕۆژووبوونی ئافرەتی دووگیان و هەروە ئافرەتی شیردەر ئەوەیە کە ئەوانیش واجبە لەسەر شانیان بەڕۆژوو بن، هەروەکو چۆن لەسەر خەڵکانێکی تر واجبە بەڕۆژوو بن ئەگەر توانایان هەبوو. ئەگەر ئەو ڕۆژووە تووشی مەشەقەت و ناڕەحەتی و زەحمەتی نەئەکردن و کاریگەری لەسەر ئەو نەوە و ئەو کۆرپەلەی ناوسکیان نەبوو، ئەو کاتە واجبە لەسەر شانیان بە ڕۆژوو بن، هەروەکو چۆن کەسێکی تر واجبە لەسەر شانی کە بە ڕۆژوو بێ. لەبەر عمومی ئەو ئاەتەی کە خوا فەرمێ فەمەن شەهیدە منکم الشەهرە فەلیەصومهو، هەر کەسێ ئامادەی ئەو مانگە بوو ئەوە با چی بکات؟ با بە ڕۆژوو بێ. کەوا بوو ئەمە وەکو سەرەتایەک مەرج نییە هەر کەسێ حامیلە بوو یا شیردەر بوو بڵێ وەڵای تر نابێ بە ڕۆژوو بێ، بەڵکو لە سەرەتایە واجبە لەسەر شانیان هەموو بە ڕۆژوو بن مەگەر کاریگەریان لەسەر دروست ببێ لەسەر خۆیان، تووشی مەشەقەت و ناڕەحەتی ببن، یان کۆرپەلەکەیان تووشی مەشەقەت و ناڕەحەتی و زەحمەت ببێ، ئەو کاتە شەریعەت ڕێگەیان ئەدا کە بە ڕۆژوو نەبن. زانانی ئیسلام و هەر چوار مەذهبەکەیش ئەفەرموون هەندێک جار حاڵەتێک بەسەر ئافرەتا دێ بەهۆی ئەوەی کە ئەترسێ مناڵەکەی تووشی بڵێن گرفت ببێ، یان خۆی تووشی گرفت ببێ، یان تووشی مەشەقەت و ناڕەحەتیەک ببێ، ئەو کاتە شەریعەتی پیرۆزی ئیسلام بینا لەسەر قسەی دکتۆرەکان، بینا لەسەر قسەی خەڵکانی شارەزا ڕێگەیان ئەدا بۆ ئەوەی کە بە ڕۆژوو نەبن، لە جیاتی ئەو ڕۆژوە لە کاتێکی ترا بیگرنەوە یاخود فیدیە دەن کە دواتر باسیەکەین. لەبەرەوەی خوای پەروەردگارە فەرمێ لا یکلف الله نفسا الا وسعها، خوا لە تاقە و توانای ئینسان زیاتر داوا ناکات، تەکلیف ناخاتە سەر ئینسان. یا خوا فەرمێ ما یرید الله لیجعل عليكم في الدین من حرج، خوا ناوێ ئێوە تووشی ناڕەحەتی و زەحمەت و ناخۆشی بکات. و لە فەرمودەی پێغەمبەری خوا داهاتووە صلى الله عليه وسلم کە فەرمێ إن الله تبارك وتعالى وضع عن أمتي المسافر شطر الصلاة وعن الحامل والمرضع الصوم أو الصيام. واتا خواي پەروەردگار بەڕاستی لەسەر ئومەتەکەی منی لا داوە نیوەی ڕکعاتەکانی نوێژ لە سەفەردا، واتا ئەو ڕکعاتانی کە ئەو نوێژانی کە چوار ڕکعاتین بۆیان ئەوێ بە دوو ڕکعات، و ئەو ئافرەتانەی کە دووژیانن و هەروەها ئەوانەی کە شیردەرن ڕۆژووی لەسەر لا داون لە مانگی ڕەمەزاندا. کەواتە بەڕێزان، بە کورتی ئەگەر ئافرەتێک تووشی ئەزیەتە بوو، تووشی ناڕەحەتیە بوو، مناڵەکەی تووشی ناڕەحەتیە بوو، شەریعەتی پیرۆزی ئیسلام ڕێگەی داوە کە بە ڕۆژوو نەبێ. بەڵام ئەی دوایی چی بکات؟
لە ڕۆژەکەی چۆن بگێڕێتەوە و خەڵکیش زۆر پرسیار لەسەر ئەم قساکە بەڕێزان. جارێ ئەگەر ئافرەت لە خۆی ترسا، ئافرەتێک کە حامیلە بوو لە خۆی ئەترسا کە لەبەر خودی خۆی بە ڕۆژوو نەبوو، ئەوە زانایانی ئیسلام ئیتیفاقیان هەیە کە ئەو کەسە ئەگەر لە خۆی ترسا ئەبێ ڕۆژوەکە بشکێنێ و لە کاتێکی ترا ڕۆژوەکە بگرێتەوە، چونکە ئەمە حکمی نەخۆشی هەیە. ئیبن قودامە ئەفەرمێ الحامل والمرضع، ئافرەتی دوو ژیان و هەروە ئافرەتی شیردەر ئیذا خافتا على ئەنفوسیهما، ئەگەر لە خۆیان ترسان، یعنی ئافرەتەکە بەس لەبەر خۆی بە ڕۆژوو نەبوو نەک لەبەر مناڵ، فلهما الفطر، ئەوە بۆیان هەیە بە ڕۆژوو نەبن، وعليهما القضاء فحسب، ئەوە بەس قەزاکردنەوەیان لەسەرە، بەس ئەبێ ئەو ڕۆژۆ بگێڕنەوە. لا نعلم فيه خلافا بين أهل العلم، ئەفەرمێ هیچ خلافێکی تیا نییە ئەم مەسەلەیە لە نێوان ئەهلی عیلمە، لەبەر چی؟ لأنهما بمنزلة المريض الخائف على نفسه، لەبەر حکمی نەخۆشی هەیە، وەکو کەسێکی نەخۆش وایە. ئەمە سەبارەت بە چییە؟ بە ئافرەتێکی دوو ژیان یا بە ئافرەتێکی شیردەر کە لە ژیانی خۆی ئەترسیە، پەیوەندی بە مناڵەوە نییە. ئەمە حاڵەتی یەکەم. کەوابوو حاڵەتی یەکەم دووبارەیە یەکەمەوە، ئەگەر ئافرەتێک بە ڕۆژوو نەبوو لەبەرەوەی دوو ژیانە لەبەر خۆی نەک لەبەر مناڵەکەی، ئافرەتێک بە ڕۆژوو نەبوو لەبەرەوەی شیری ئەدا بە مناڵ لەبەر خۆی بە ڕۆژوو نبوو نەک لەبەرەوەی تەسیر لەسەر مناڵەکەی دروستەکە، ئەوە لە دوای ڕەمەزان لە کاتێکی ترا بە ئیتیفاقی عولەما بێ بیگرێتەوە. بەڵام ئەگەر لە مناڵەکەی ترسا کۆرپەلەکەی لە دەست بدا، یان ترسا شیری کەم بێتەوە مناڵەکەی تووشی زیان ببێ، ئەوە زانایان سەبارەت بە گرتنەوە نەگرتنەوەی چەند ڕەئیشیان هەیە، سێ ڕەئیان هەیە لێرە بە کورتی لە خزمەتان ئاباسیەکەم و زۆر کەسیش پرسیاری لێەکە. ڕەئی یەکەم ئەفەرمێ تەنها قەزاکردنەوەی لەسرە، ئەمەش ڕەئی مەذهبی حەنەفیەکانە و لە زانایانی سەردەم وەکو شەیخ ئیبن باز و شێخ عوسەیمین ڕەئیان وایە ئافرەت دوای ڕەمەزان ئەگەر لەبەر مناڵەکەی بە ڕۆژوو نەبوو بۆی نەوەک مناڵەکەی لەبار بچێ یان مناڵەکەی تووشی ئەزیەت ببێ یا ئەوە تا شیری کەمە بوو، ئەوە دوای ڕەمەزان ئەبێ بیگرێتەوە، بەس گرتنەوەی لەسرە. ئەمە ڕەئی حەنەفیەکانە و وەکوتم لە زانانی سەردەمی شێخ بن باز و شێخ عوسەیمینە. ڕەئی دووهەم ئەفەرمێ ئەبێ قەزای بکاتەوە و فیدێش بدات لەگەڵیا، کە ئەمە مەذهبی شافعیەکانە و وهروە مەذهبی ئیمامی ئەحمەدە و قەولێکیشە لە مەذهبی مالیکیەکانە، وهروە لە زانانی سەردەمی شێخ ساڵح فەوزان ڕەئی لەگەڵ ئەم زانانەیە کە ئەمانیشە فەرموون ئەبێ چی بکات؟ بیگرێتەوە. ئەمە دوو. ڕەئی سێهەم ئەفەرمێ قەزاکردنەوەیان لەسەر نییە، تەنها فیدیە ئەدەن لە جیاتی هەر ڕۆژێک کە بە ڕۆژوو نابن. ئەمەش قەولی ئیبن عومەرە و ئیبن عەباسە و ئیسحاقی کوڕی ڕاهەوەی و لە زانایانی سەردەمی شەیخی ئەلبانی و عەبدولعەظیم بەدەوی. ئەم ڕەئی سێمە ئەفەرمێ ئافرەت کاتێک کە لەبەر مناڵەکەی بە ڕۆژوو نابێ لە مانگی ڕەمەزانە، لە مناڵەکەی ئەترسێ، لە حەملەکەی ئەترسێ، یا لەبەرەوە بە ڕۆژوو نابێ کە مناڵەکەی شیری بۆ نامێنێتەوە، ئەفەرموون تەنها چی بکە؟ تەنها فیدیەی بۆ بدا، گرتنەوەی لەسەر نییە. طبعاً بەڕێزان ئەم خاوەنی ئەم بۆ چوونانە هەر یەکی دەلیلی خۆی هەیە، هەر یەکی پاڵپشت بە کۆمەڵە دەلیل ئەم قساناکە کە لێرەدا بەڕاستی جێگەی ئەوە نیە هەموو دەلیلەکان باسکەین و مناقەشەی هەموو دەلیلەکان بکەین، بەڵام دوای تاوتوێکردنی دەلیلەکان و دیراسەکردنی ئەو بابەتە ئەو ڕەئیە بە قووەتە، ئەو ڕەئیە بە هێزە کە موافقە لەگەڵ قورئان و سونەتیشە، ئەوەیە کە ئافرەت لە دوای مانگی ڕەمەزان ئەبێ هەوڵ بدا بیگرێتەوە. ڕاستە هەندێک کەس دەڵێ کاکە من شیرە دەم یا مەسەلەن ماوەیەکی زۆر بە ئیسراحەتی خۆت چۆن توانیت بەر لەبەر ڕەئی ڕاجح و بە قووەت ئەوەیە کە ئەو ئافرەتە بیگرێتەوە. لیژنەی فتوای دائیمەش لە وڵاتی سعودیە ئەوانیش هەمان ڕەئیان هەیە، فەرموون ئافرەت ئەبێ هەوڵ بدا ئەو ڕۆژوانە بگێڕێتەوە. با پەیوەندیەکانی ئەو بەڕێزانە وەرگرین. پەیوەندی یەکەممان کاکێرشمان لەگەڵایە. فەرموو کاکێرش گیان. السلام عليكم مامۆستای بەڕێز. عەلەیکم السلام ورحمة الله وبركاته. باشی مامۆستای گیان. یاخوا خوا سەربەرزت کابراکەم. یاخوا سەلامەتی مامۆستای بەڕێز. وەڵای مامۆستای بەڕێز پرسیارێکمە بوو لە باری سەرفترەوە بڵێ. بەڵێ.
سەرفترە ساڵان ئێمە پێشووتری یاومانە بە پارەی یاومانە بەڵام ئەبوو ئەڵێ ئەبێ بە خۆراک بیێ مامۆستای بەڕێز بەسەر چاو ئینشاڵا لە خزمەت وەڵامتە دەمەوە یاخوا سەربەرزگال لە ساڵی مامۆستای بەڕێز خوا لێت ڕازیە برای گیان چاوەکەی مامۆ کاک هێمنمان لەگەڵا لە سلێمانی و فەرموو کاک هێمن گیان مامۆستا گیان سەلام عەلەیکوم. عەلەیکوم سەلام ورحمەتوڵڵی وبەرەکاتوه. خی گەورە جەزا باتەوە ئینشاڵڵا خی گەورە بیگاتە پێشی قیامەت هەموو یا ڕەبی خوا لێتان ڕازی بێ براکەم. خی گەورە مامۆستا گیان دوو پرسیارم لە خزمەت بەڕێستانە هەیە. لە خزمەتم گیانەکەم. پرسیارێک لە خزمەتە لە ڕووی شەرعەوە هیچ شتێک لە حەدیثە هیچ ئەسەرێک هاتووە کە لە ڕووی جەنابتان معزەرەتم هەیە کە بەڵغەم ڕۆژ و بەتاڵ بکاتەوە. بۆ پرسیاری یەکەم. من پرسیاری دووەمیشم ئایا قسەی زانایان و ئیجتیهادی عولەما ئەبێتە یاسا و بڕگە لە ئیسلامە، یعنی سابتە بێ وەکو قەولی حەدیثی لێ بێت؟ بەجەزا بەجەزا جوابم بێتەوە. خی گەورە پایدارت بێ یا ڕەبی. ئینشاءڵڵا. وعفوکە ئینشاءڵڵا. السلام عەلەیکوم. خوا ئاگادارت بێ یا ڕەبی. کاک حەمەڕەشیمان لەگەڵا فەرموو کاک حەمەڕەشی گیان. قوربان گیان سەلام عەلەیکوم. عەلەیکوم السەلام ورحمەتوڵڵی وبەرەکاتوه. مامۆستا گیان خوا نمونەی جەناب زۆر کە ئینشاءڵڵا. خی گەورە پایدارتان کاکا حەمەڕەشی گیان. سپاس دەکەم مامۆستا گیان. زۆر کاتی نەگرن بەخشینەوەی قورئان بەبێ بەرامبەر و تەماعی دنیایی. ئەمە سوالێکمە. سوالی دووەمیشم سەوادی قورئان خوێن چۆن ئەگەر جەنابی شایەتی پێ بکەین زۆر پێ خۆشە و ئادابی دوعاکردن کە کاتی ئینسان بینی خۆی خۆی لە خوای خۆی ئەپارێتەوە ئادابەکان چۆن ئەولایە کە جوانتر و گونجاوترە و من سپاس دەکەم ئەسپێرم بۆ خۆی باڵا دەسەر سەربەرزی بۆ دنیا قیامەت. خی گەورە لێت ڕازی بێ یا ڕەبی کا حەمەڕەشی گیان. باوکی محەممەد فەرموو باوکی محەممەد. السلام عەلەیکوم مامۆستا. وعەلەیکم السلام ورحمەتوڵڵی وبەرەکاتوه. وعفوکە مامۆستا محەممەد گیان باشی. یا ڕەبی سەلامەت وی باوکی محەممەد. مامۆستا گیان. مامۆستا وەڵا پرسیارێکمانەیە ئازێر نەبێ. فەرموو برای گیان. خوا لێ خۆش بێ. وەڵا مامۆستا من فورجایەکم هەیە خۆی و خێزانی بڵێن فورجاکەم ئافرەتە هەرزارێک. جا وتی لە وەڵای من لەبەر قەرزارێکم نەبێ دکتۆر بۆمی نووسیوە کە گوشتیدە مێسێ و نابێت ڕۆژوو بگرم لەبەر فیدیەکە نەبێ ڕۆژم ناگروتم بابم فیدیەکەت بۆ دەم بە ڕۆژومە بە یعنی پارەی فیدیەکەی نەبوو. بەڵێ پارەی فیدیەکەی نەبووە. لەبەر فیدیەکەی وتی لەبەر فیدیەکەی نەبێ کە پارەم نییە من ڕۆژۆکە ناگرم. وتم بابە من ڕۆژە من فیدیەکەەوە دەم چەند ڕۆژە پێ نەگیرا من فیدیەکە دەدەمێ. جا ئەو پارەیە من خۆمی کەمە خێر یا بیدە بە ئەو یا خۆ بیدە لەو قیسم دەست ناتێ خۆی بیخوا با بە معنایەتر برێ نازام ئەوشە بێ نەبێ بیکەمە بەڵێ بەڵێ بەسەر چاو دەست خۆی ماوە سەر و پرسیارە بوو خۆشحاڵ بوو. خی گەورە لێت ڕازی بێ برا عەزیزەکەم. کاک محەممەدمان لەگەڵا لە هەولێرەوە فەرموو کاکە محەممەد گیان. السلام عليكم باش مامۆستا گیان. وعەلەیکم السلام ورحمەتوڵڵی وبەرەکاتوه. سلامەت بی خۆی گەورە جزای خێر بداتەوە مامۆستا بەڕاستی لە بەرنامەکەت بینیوە. سپاس دەکەم برای گیان. سلامەت بی سپاس دەکەم. مامۆستا گیان وڵای ئەم پرسیارەکەمە بوو ئەگە بە ئەرێک نەبیتن ئەمن خێزانەکەم برێن دووجیان بوو ساڵانی ڕابردوو بەڕاستی نەیتوانی هەموو ڕۆژەکان بگریتن ساری بەسەدا سوڕاوە 5 ڕۆژەکەش نەیتوان 5 ڕۆژی لە سەرمان نەیتوانی بگرتەوە. ئایا دەکرێت بەس فیدەی بداتن یان بەس بگرتەوە احتیاج ئەم چکە گوتیان دەبی فیدێش بدات و بشگرتەوە چکە ساری بەسەدا سوڕایتەوە چکە مەعیدەی تەواو نەبوو لەسەرەوەش دووجیان بوو یعنی کە بە ڕۆژی دەبوو زۆر زۆر بێزاری دەکرد دەبە مەعیدەی دێشە ئەوجە ساری بەسەدا سوڕایتەوە و پێویستە بگرتەوە یانیش فیدێش دەی بداتن. بەسەر چاوم ئینشەڵا وەڵامتە دەمەوە. زۆر زۆر سپاس مامۆستا گیان. یا ڕەبی سەلامەت بی. باوکی مالیک لە سلێمانی فەرموو باوکی مالیک. فەرموو باوکی مالیک. السلام عليكم مامۆستا گیان. وعەلەیکم السلام ورحمەتوڵڵی وبەرەکاتوه. مامۆستا گیان زەحمەت پرسیارێکم هەیە لە حەزری جەناب. فەرموو برای گیان. مامۆستا گیان زەحمەت نەبێ ئەتوانیت واردنی ماڵێک بخۆیتەوە کەسەکە نوێژ ناکە و ڕۆژ ناگرێت.
هەرە پرسیارەت هەیە بەڵێ بەسەر چاوی شەڵا لە خزمەت تا بم. کاک ڕەسوول فەرموو براگیان. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. مامۆستا یاخوا سەلامەت دوی کاک ڕەسوول گیان فەرموو. مامۆستا پرسیارێک بەڵێ من ساڵی زوو زەکاتم هەبووە بیدەم ئێستا خانوێکم حالیان هێندەکەم قەرزی کرێکار وە ساڵ و شوارە سەرە ئایا ئیوان ئەوەی ئێستا لەچەند پێشەوەی ڕەمەزان بێ دەبێت لێی دەرکەم لە ویشیان لەوانە ماڵی وەساوکێکاران لەوان دەرناکرێ ئەو پرسیارەکەم بوو. بەڵێ پارەی وەساو کرێکار قەرزاری بەڵێ بەڵێ دەبێت ئیوان لێ بدەم ئێستان پێشەوەی ڕەمەزان بێ لەسەرم بووە یان لەویش بدەم و یان میوان پێی نەدەم. بەڵێ 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 سپاس دەکەم. خوشکە شنیار فەرموو خوشکی بەڕێزم. مامۆستا السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. مامۆستا 25 مسقال ئاسوورمان هەیە چەنە زەکاتی لێکەوێت؟ بەسەر چاوی شەڵا وەڵام تەدەمە خوشکی بەڕێزم. بەڵام 9 مسقالیانمان فرۆشتووە ئێستا پارەکەیمان هەیە کە 16 وەرەقەیە پێکەوە هەمووی 25 مسقال ئەگات چەنە زەکاتی لێکەوێت؟ بەسەر چاو وەڵام تەدەمەدا دەکەم. مامۆستا پرسیارێکی ترم هەیە. بەڵێ سحر تاچەم ڕاستە و ئەگەر کەسێکی سحری لێکرابێ هەڵوەشێتەوە هەج لەسەر ئەمێنێتەوە کاریگەری ئەمێنیان بەتاوی هەڵەوەشێتەوە. بەسەر چاو وەڵام تەدەمەوە. دەست خۆش بە مامۆستا گیان خوا لەگەڵ. خالت ڕازی بێ یا ڕەبی. هەریاد لە هەولێرەوە فەرموو کاکە هەریاد. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. مامۆستا گیان زەحمە نەدە پرسیارێ. بەڵێ زەحمە نەدە سێ مناڵم هەیە بڕواکەی مامۆستا زیان لە حەد آخر حەد ئەوەی کە پێویست بێ لەگەڵیان ئەڕۆم لەگەڵیان ئەەکەم دوو نوێژەکەن 4 نوێژ ناکەن 4ەکەن دوان ناکەن بڕواک کە آخر حەد بێزار بوو چارچوتی بکەم باش. بەسەر چاوی شەڵا لە خزمەت تا بم. باشە مامۆستا گیان مەمنونم. خوای لێ ڕاگای لێت بیاڕێ. کۆتا پەیوەندیمان کاک ڕێبوار لە تەکیە فەرموو کاک ڕێبوار گیان. السلام عليكم مامۆستا گیان. عليكم السلام ورحمة الله وبركاته. مامۆستا گیان. مامۆستا گیان زەحمە نەدە پرسیارێ. بەڵێ وەڵا معاشێکی باوکمان هەبوو خانیشتنی بڵێ. بەڵێ تێرە باوکم ئەمر خوای کرد خوشێکی گەۆژنم هەبوو معاشەکەمان سرێ ناو ئەوە. اینجا قانون هەریدا بە ئەو ئەمێ لە خوشکولاکانم داوایەکەن ئایا هیچی ئەوانشی تایە ئەو معاشیان نا. بەسەر چاوی شەڵا لە خزمەت تا وەڵام تەدەمەوە. خۆشەویستانم دەستان خۆش بێ سوپاسانەکەین خۆی پەروەردگار ئەجر و پاداش هەموو باتەوە عەزیەتان کێشا پەیوەندیتان بە بەرنامەکەەوە کرد ومێدەوارین پرسیارەکانی ئێوە بێتە مای سوود و کەڵک بۆ بینەران و بیسەرانی خۆشەویست لە هەر شوێنێکن. سەرفترەی کرد ئایا ئێمە بە پارە داومانە هەندێک کەس دەڵێن نابێ و ئایا بە خواردن بدرێ باشترە یا بە پارە بدرێ باشترە. برا ئازیزەکەم ئەگەر بە کورتی بیڵێم بۆی خەڵک لێمان تێبگا خواردن باشترە و پارەیش دروستە. ئەمە کورتترین تعبیرە بۆ ئەوەی کە کەسێک بەڕوونی تێبگا و زۆر ئاڵۆزی نەکەینە سەری. خواردن باشترە پارەیش دروستە. خواردنەکە باشترە لەبەرەوەی هەچی دەقەکانەیە کە باسی سەرفتراکە باسی خواردنەکە. جا تۆ ئەگەر خواردنەکە بدەی لە خلافات ڕزگارتە بێ هیچ خلافێکی تیان نییە بەڵام پارەکە خلافی تیا لە نێو زانایان هەندێک لە زانایان پێیان وایە دروست نییە بە پارە و هەندێکیشە فەرموون بە پارە دروستە و ئاسایە پارەیش بدرێ پارەکە هەم خواردنیشی پێکڕی و هەم شتی تریشی پێکڕی بۆیە بە کورتی بەم جۆرەیە
ئەگەر خواردن بدەی گومانی تێدا نییە باشترە و لە خلاف ڕزگارتە بێ بەڵام پارەکەیش لەسەر ڕێی هەندێک لە زانایان دروستە لە سەرفترەیە بدرێت. لێرە ئەوە نەباسەکرێ گینا هەمویان بەڵگەیان هەیە دواتر مناقەشەی بەڵگەکان کراوە ئەمە بە کورتەکەی بوو کە لە خزمەتە باسم کرد. کاکێ من لە سلێمانی فەرمووی دوو لە ڕووی بەڕێستان بەڵغەم ئایا ڕۆژوو ئەشکێنێ نەخێر برا عزیزەکەم نایشکێنێ و کەسێک نابێت بە ئەنقەست نەتف و نە بەڵغەم لە دەمیا کۆ بکاتە و دوای قوتی بدا گینە هەروکو ئینسانێکی احتیادی ئەوەی کە قوتێ دەیتەوە لە ناو دەمت لە تف لە بەڵغەم ئەمانە ڕۆژوو ناشکێنێ و ئیشکالی نییە. و پرسیارەتری ئەوە بوو کە ئایا قسەی زانایان ئەکرێ بکرێتە بەڵگە و ئەکرێ بینای حکمی شەرعی دەسەر بکرێت نەخێر برا عزیزەکەم بەڵام ئەوەندە هەیە کە زانایان ڕوونکەرەوەی دینن بۆ ئێمە ئەو دینە باشتر تێگەیشتون بۆ ئێمەیان ڕوون کردووەتەوە. ئێستا ئێمە کاتێک کەڵین ئیمامی شافعیە فەرمێ مەبەسمان لە تێگەیشتنەکەی ئیمامی شافعیە لە دەقەکە ئەوان باشتر لە دین شارەزان خوا فەرمێ فەسئەلوا ئەهلە الذیکری ئین کونتم لا تعلمون ئەگەر ئێوە نازانن پرسیار لە زاناکان بکەن پرسیار لە شارەزاکان بکەن لەوانەیە کە قوڵ بوونەتەوە لە ناو دینە لەوانەیە کە عیلمی باشیان پێ لەو دینە ئەگینا قسەی زانایان نابێ بە بەڵگە ئايات و حەدیثە بەڵگە بۆ ئەو دینە بەڵام ئەو ئايات و حەدیثانە کێ باش لێی تێگا کێ شارەزایەتی کێ توانی حکمە شەرعەکانی لێ دەربکە ئەو زانا پایە بەرزانە بۆی ئێمە لێرەدا هەوڵە دەین زۆرجار قسەی زانایان نەقڵەکەین خۆمان ئەهلی ئیجتیهاد نین ئەگینا قسەی زانا ناکرێ بە بەڵگە بەڵکو بەڵگەکانمان بۆ شیەکەنەوە بۆمان ڕوونەکەنەوە بۆمان نەقڵەکەن. کاک حەمەڕەشید لە شارە زوورەوە فەرمووی بەخشینەوەی قورئان بەبێ بەرامبەر کارێکی زۆر پیرۆزە کارێکی زۆر چاکە کەسێک بۆ نمونە موسحەفێکە کڕێ لە شوێنێکا دانە لە مزگەوتێکا دانە یا ئیداتە کەسێک لە ماڵەوە قورئانی لەسەر خوێنێ هەتا ئەو موسحەفە بمێنێ هەتا ئەو قورئانە بمێنێ و خەڵک لەسەری بخوێنن ئەجر و پاداش بۆ ئەو کەسە دێکە بڵاوی پێ کردووە کە کڕیوێتی بۆیە الحەمدولایە ئێستا سوپاس بخوا کەم ماڵ هەیە کە قورئانی تیانە بێت جاران ئەوە نەکەم و یعنی ماڵی خوێنەوار یان ماڵی مامۆسایەکی ئاینی قورئانی تیا بوو ئێستا الحەمدولillah هەموو ماڵێک چەندین قورئانی تێدایە موسحەفی تێدایە مزگەوتەکان زۆری تیان لە فەزلی خوای پەروەردگار بەزیاد بێ بۆیە ئەجر و پاداشی یەکجار زۆرە ئەو کەسەی قورئانە خوێنێ چەندێ پاداشی دەستەکەوێ ئەوەنیش بۆ تۆ ئەنووسرێت چونکە تۆ سەبەبکاری تۆ دلیل بوویتە بۆ خێرێک الدال على الخير كفاعله ئەوەی ڕێنمونی خەڵکەکە و کار ئاسانی بۆ خەڵکێک کاتوشی خێر بێ ئەوش ئەوەنە پاداشی دەستەکەوێ. و پرسیارێکی ترەوە بوو کە ئایا ئادابی دوعاکردن چییە؟ دوعاکردن بەڕێزان بۆ ئەوەی گیرا بێ هەندێ ئاداب هەیە ڕەچاوی بکەی. یەکەم شت ئەوەیە کە تۆ خواردنت حەڵال بێ خواردنەوەت حەڵال بێ کاسبێکەت حەڵال بێ پارەت حەرام بێ دوعات قبول نابێ. لە حەدیث هاتووە فەرمی عەبدی وا هەیە ئەپاڕێتەوە لە خوا دوعاکە ئادابەکانی دوعای تیا گیرایە بەڵام مەطعەمه حەرام مەشرەبه حەرام مەلبەسه حەرام جلوبەرگی حەرامە خواردنی حەرامە نانی حەرامە فەئەننا یوستەجاب لذلك چۆن خوا وەڵامی دوعای ئەو کەسە ئەداتەوە. ئەمە یەکەم سەرچاوەی خواردنت جلوبەرگت ژیانت ئەبێ حەڵال بێ. دوایی بەڕێزم هەوڵ بدە تەنها داوا لە خوای پەروەردگار بکە و هەوڵ بدە لە کاتی دوعایە دەست بەرزەوەکە یەکێکە لە هۆکارەکانی گیرابوونی دوعا و هەوڵ بدە ڕووبکە قیبلە و هەروەها یەکسەر دەست مەکە بە دوعاکردن یا ڕەبی خوای ڕەحمان لێ بکەی بڵێ بە ناوی خوا دەست پێ بکە دوایی حەمد و سەنا و سوپاس بۆ خوای پەروەردگار حەمدی خوا بکە دواتر سەڵاوات لەسەر پێغەمبەری خوا لێ بدە صلی الله علیه وسلم هەموو دوعایەک لە نێوان ئەرز و ئاسمانە مەحجوبە یعنی ڕووی نییە بەرز بێتەوە بۆ ئاسمان ئەگەر سەڵاوات لەسەر پێغەمبەری خوا لێ نەدرێت صلی الله علیه وسلم. دوای ئەوەی کە سەڵاواتدا ئەمجا ستایشی خوای پەروەردگار بکە خوا تۆ خوایەکی بەدەسەڵاتی خوایەکی گەورەی ئەرحەم الراحیمینی خێر و خۆشی بەدەست تۆیە بە ناوەکانی خوایش بپارڕێرەوە لەگەڵیا یا ڕەبی خوای لێتە پاڕێمەوە بۆ خاتر گەورەی خۆت بۆ خاتر عەفوی خۆت یا ڕەحمان یا ڕەحیم بە ناوە جوانەکان لێتە پاڕێم ئەوە بە ناوە جوانەکانی خوا بپارڕێرەوە و ئەمجا ئیلحاح بکە لە دوعاکردنە زۆر دووبارەی بکەرەوە بە ناوەکانی خوا ومێ دەکەین پەلەیش مەکە لە وەڵامدانەوە مەڵێ دوعام کرد هەر قبول نەبوو ئینشاءڵڵا ئەمانە جێبەجێ بکرێ ومێ دەکەم خوای پەروەردگار ئەو دوعایە بە زووی قبول کات. باوکی محەممەد لە چەمچەماڵ فەرمووی کەسێک قەرزارە گوچیلەی نەخۆشە و توێتی پارەی فیدیەکەم نییە ئینا بە ڕۆژوو نابووم مادام عوزری هەیە و ئەتوانێ
بە ڕۆژوو نەبێ و تۆش بەڕاستی کارێکی باشەکەی کە فیدیەکەی بۆ ئەدەی هەوڵ بدە دووشت ئەتوانین یا ئەوە تا فیدیەکە بڵێ کاکە ئەوە من لە وەکیلی تۆ فیدیەکەت بۆ دەم بە فەقیر و هەژارێک یا ئەوە تا پارەی فیدیەکەی بەرێ با خۆی بیدا بە فەقیر و هەژارێک باش نییە برا عزیزەکەم و خێرێکی باشیشەکەی کە ئەم پیاوە هاوکاریەکەیت و دەستبارگریەکەی بەڕاستی کارێکی زۆر زۆر پیرۆز و گەورە و چاکەکەی لایەک ئەرک و نەخۆشی لەو برادوورەکەیتەوە لایەک ئەو فیدەی بۆ ئەدەی هەرچەندە لە شەرعا ئەگەر کەسێک ئەوەندە نەبوو بێ نەتوانێت فیدیەکە بدا فیدێشی لەسەر نابێت فیدیەکەیشی لەسەر لاچێ بەڵام ئەگەر فەرەزان تۆ ئەو فیدیەکەی بۆ ئەدەی کارێکی چاکەکەی یا ئەوە تا خۆت لە وەکیلی ئەوە بیدە کەسێک یا ئەوە تا پارەکە بدە خۆی با خۆی بیدا بە کەسێکی تر باوکی محەممەد فەرمووی خێزانم حامیلە بووە 5 ڕۆژی لەدەست چووە و دواتر بەوەی مەعیدە ئێشانەوە نەیتوانیوە بیگرێتەوە ساڵی بەسەرە هاتەوە برا عزیزەکەم مادام ئەم خێزانەی تۆ عوزری هەبووە لەبەر مەعیدە ئێشە و لەبەر نەخۆشی نەیتوانیوە بیگرێتەوە ئەوە تەنها با هەر کاتێک دەرفەتی بوو ڕۆژەکان میگێڕێتەوە و ئینشاءڵڵا کێشەی نابێ و ئینشاءڵڵا فیدیە لەسەری واجب نابێ لەبەر عوزری هەیە بەبێ عوزر ساڵی بەسەرا نەچووە ئەم ئافرەتێ ئەم خێزانی تۆ 5 ڕۆژ قەرزارە و نەیتوانیوە بگرێتەوە لەبەر نەخۆشی مەعیدەی لەگەڵا بووە مادام لەبەر ئەوە بووە ئینشاءڵڵا تەنها گرتنەوەی لەسەر لە کاتێکی ترا بەر لەبەر هەر جارێ ڕۆژێک با بگرێتەوە ئینشاءڵڵا هیچی لەسەر نابێت باوکی مالیک فەرمووی ئایا خواردنی ماڵێک بخۆی کە کابرا نوێژ نەکا ڕۆژوو نەگرێ مەسەلەی نوێژ نەکردن و ڕۆژوو نەگرتن لەگەڵ خواردنا تۆزێک جیاوازی هەیە جیاوازەکەی لەوەیە سەیری داهاتی ئەو کەسە بکە بزانە ڕزقەکەی حرام نییە بزانە کاسبیەکەی حرام نییە ئەگەر کاسبیەکەی حرام بوو داهاتەکەی حرام بوو ئەوە نانی مەخۆ جگە لە سەربڕین کە هەندێک خلافی تایە هەندێک لە عولەما فەرموون سەربڕاوی دەستی کەسێک کە نوێژ نەکا ناخورێ ئەوانەی کە بە کافری ئەزانن نوێژ نەکرد بە هەر حاڵ تۆ سەیری داهاتی ئەم پیاوە بکە ئەگەر کاسبیەکەی حەڵاڵ بوو ئەوە نانەکەی بخۆ ئەگەر کاسبیەکەی حرام بوو ئەوە مەیخۆ و کاک ڕەسوڵ لە حاجیاوە فەرمووی زەکاتم لەسەر و پارەی کرێکار و وەستا قەزارم بەرە عزیزەکەم پارەی کرێکارەکانت برە پارەی وەستاکان قەزارەکان بدە و چەندێکی مایەوە ئەو کاتە زەکاتەکەی لێ دەربکە چکەوە تۆ قەرزی خەڵکە و ئەبێ ئەو قەرزانە بدەیتەوە کرێکاریش بۆیە کرێکاریەکە لەبەر نەبوونیە یعنی تەوسیەم وایە وەسیەتم وایە لە هیچ شوێنێک پارەی کرێکار و وەستا ئەوانە تاخیر نەکرێ چونکە ئەوانە یعنی لەبەر نەبوونی کابراچێ کرێکاریەکە پێویستی ڕۆژانەی هەیە لەبەرەوە ئینسان تا بتوانێت هەوڵدا تاخیری نەکا پارەی کرێکارەکان بدە وەستاکان بدە و دواتر زەکاتەکە دەربکە خوشکە شنیار فەرمووی 25 مسقال ئاڵتون چەندێ زەکاتی هەیە خوشکە بەڕێزەکەم لە 20 مسقال ئاڵتون نیو مسقاڵی تایە ئیتر پێنجەکەی تیش بۆ خۆتان حسابی بکەن لە 40 مسقاڵە 1 مسقال لە 20 مسقاڵە نیو مسقال ئێستا ئێوە 25 مسقاڵە 20ەکەی نیو مسقال دواتریش بە ڕێژەیەک ئەو 5 مسقاڵەیشی لێ دەربکەن و پرسیاری دووەمیەوە بوو کە تا چەندێ سیحر ڕاستە سیحر ڕاستە بە بەڵگەی قورئانی پیرۆز بە بەڵگەی فەرمایشی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و بەداخەوە ئەڵێم زۆر بەربڵاویشە خەڵک زۆر پەنایشی بۆ ئەبا لە کاتێکا کە گوناهێکی گەورەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ هەر کەسێ بچێتە لای جادوگەرێک ساحیرێک بەس پرسیارێکی لێ بکە باوەڕیشی پێ نەبێ تەنها پرسیارێکی لێ بکە 40 ڕۆژ خوای پەروەردگار تاعەتی و نوێژی لێ قبوڵ ناکە ئەگەر باوەڕت پێ هەبوو ئەگەر ڕۆژتی وتی جادوویەکم بۆ بکە کەسێک با ناشرین کەم لە بەرچاوی کەسێک ماڵ لە کەسێک بشێوێنی پێغەمبەری خوا فەرمێ فقط کەفەڕ بما ئونزل علی محەممەد ئەوە بێباوەڕ بووە کافر بووە بەو قورئانی کە دابەزیوە بۆ سەر محەممەد صلی الله علیه و سلم بۆ ئەبێ خوشکان بە تایبەت زۆر ئاگادار بن کە بەڕاستی پەنا بۆ ئەو سیحرەوانە بن و فەرمووی ئەگەر بەتاڵ کرابێتەوە ئایا کاریگەری ئەمێنێ بەپێی سحر کەوتووە بەپێی بەهێزیە و سحرە کەوتووە بەڵام کە بەتاڵ بوویەوە ئینشاءڵڵا کاریگەری نامێنێ بەڵام ئەبێ خۆشت بەردەوامی لەسەر گوێگرتن لە قورئان و لەسەر پابەندی بە دینەوە لەسەر خوێندنی زیکرەکانی بەیانان و ئێواران جاری وایشەیە سحر دووبارە ئەکرێتەوە گرنگ ئەوە ئینسان خۆی محەسەن بکە بە دوعا بە قورئان بە گوێگرتن لە قورئان ئینشاءڵڵا خوای پەروەردگار ئەیپارێزێت کاک هینە خوشکە هەریات فەرمووی مناڵەکان مساردن لە نوێژ نەسیحەتیانەکەم بە قسەم ناکەن خوشکە بەڕێزەکەم نابێت کۆڵ بدەی
ئەبێ بەردەوام ئامۆژگاریان بکەی نەسیحەتیان بکەی بەردەوام بی لەگەڵیانە دەستخۆشیان لێ بکەی تەشجیعیان بکەی بۆ ئەوەی کە ئینشاءڵڵا لەسەر نوێشکردن بەردەوام بن چار نییە ناکرێت لیان بدەی ناکرێت لە ماڵ دەریان کەی هەروە باشە نەسیحەتیان بکەی دەستخۆشیان لێ بکەی تەشجیعیان بکەی سەبرت هەبێ لەگەڵیانە چار نییە لە مناڵیەوە ئەبێ خەمیان بخۆیت ئێستا تۆزێک گەورە بوونە دڵیان لای مۆبایلە دڵیان لای ئایپادە دڵیان لای دەرچوونە دەرەوەیە هەوڵدە سەبرت هەبێ ئینشاءڵڵا زوو لەگەڵیانە بیڵێرەوە نەسیحەتیان بکە دڵیان خۆش بکە بەڵکو ئینشاءڵڵا بەردەوام بن لەسەری دوعای خێریشیان بۆ بکە خوشکە بەڕێز دەکەم دوعای زۆر کاریگەری هەیە کۆتا پەیوەندیمان کاکرێبوار بوو لە تەرکیە فەرمووی معاشێک لە باوشی بەجێ ما حکوومەت بۆ کەسێ دیاری کردووە ئەوەی من زانی بێتم بە کورتی من ئەوەی لێ ئەزانم ئەگەر معاشێک لە حکوومەت دیاری کرد بۆ هەر کەسێک حیسەی هەر کەسێک بێ هی ئەو کەسەیە تەفاسیلیش بە پێی بابەتەکە ئەگۆڕێ پێم باش ئەمە لە نزیکەوە سەردان لیژنەی فتوا بکەی معاشەکە چۆنە چەند میراتگیری هەیە بەڵکو بە تەواوەتی بۆتان ڕوون بکەنەوە و ئێوەش وەکو خۆی جێبەجێ بکەن خۆشەویستانم ئەمە بە کورتی وەڵامی پەیوەندیەکانی و پرسیارەکانی ئەو خوشکبرا ئازیزانە بوو کە پەیوەندیان کرد و مێدەوارم جێگەی سوود و کەڵک بوو بێ بۆ هەموو لایەک بەم ئەندازەیش کۆتایی بە ئەڵقەی ئەم جارەتێت تا کاتێکی تر دیدارێکی تر بە خزمەتتان دەگەینەوە هیوامان خۆشی و سەرفرازی و سەرکەوتنی هەموو لایەکتانە خوای پەروەردگار لە خێر و بەرەکەتی ئەم مانگە هیچ لایەکمان بێبەش نەکا خوای پەروەردگار لە گوناه و تاوانەکانمان خۆش بێت آمين آمين وصلى الله على نبينا محمد وآله وصحبه وسلم أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته